دوای 2 ساڵ لە دابەشکردنی سوتەمەنی لە قەزای شارە زوور لە ئێستا دابەشێکی زۆر لە هاوڵاتیان کۆبوونەتەوە و بەهۆی نەبوونی سیقا بە لایەنە پەیوەندیدارەکان لە ئێستادا قەرەباڵغێکی زۆر دروست بووە و مەبەستمە بچمە لای هاوڵاتیان و بزانم دوای 2 ساڵ لە دابەشکردنی سوتەمەنی ئەمڕۆ هەستیان چۆنە و وەکو هاوڵاتیەک دەیوت ئەمڕۆ لای ئەوان وەکو ڕۆژی جەژن وایە، چونکە جەژن هەرچەندە ساڵانەیە بەڵام دابەشکردنی سوتەمەنی لای ئەوان 2 ساڵ 3 ساڵ جارێکە. دەچمە لای هاوڵاتیان و سەرنجی هاوڵاتیان وەردەگرم. دوای ماوەیەکی زۆر لە چاوەڕوانی دوجار ئەو بڕەنەوتەی کە لەلایەن حکومەتی عێراقەوە بۆ هاوڵاتیانی هەرێم دابین کراوە گەیشتە شارە زوور و دەستکرا بە دابەشکردنی بەسەر هاوڵاتیانی سنوورەکەدا. هاوڵاتیان نیگەرانن لەبارەی نرخەکەیەوە و دەڵێن وەرگرتنی 54,000 دینار بۆ هەر بەرمیلێک زۆرە و دەبوایە ڕەچاوی قەیرانی دارایی و بارودۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکرایە. هاوکات نیگەرانن لە ناڕێکوپێکی چۆنێتی دابەشکردنی نەوتەکە و بەهۆی بێمتمانەییان بە حکومەت هەموو خێزانێک هەوڵ دەدات لە زووترین کاتدا بەشە نەوتەکەی خۆی وەربگرێت. تەنکەرە نەوجان بۆ ئێمە ناردووە لە زەڕان و هاتوون نەوجان تێکردووە. نەوەڵی هیچ ڕاست نییە درۆ ئەکەن قەت بەدەم تەنی هاوڵاتیان وەنایەن. هەستی چی وەڵا هەستمان نییە قڕکریا بە سەرمانە 2 ماڵەمەیە دوێ نەوتم نییە هەستمان کووە. لێرە 300 ماڵ هەیە تەنها یەک تەنکەر هاتووە. خەڵکەکەش نەحەقی نییە 2-3 ساڵە نەوتی وەرنەگرتووە. لەبەرەوە بووە بە فەوزا و جەنجاڵیەکە و برایانێشی کە لەگەڵ تەنکەرەکە هاتوون لە برادرانی پۆلیس ناتوان بە تەواوی کۆنتترۆلی وەزعەکە بکەن. خەڵکەکە دڵی بۆ خۆشە کە تەوزیعەکرێ بەڵام نەحەقشیان نییە لەلایەکەوە بووە بە فەوزا و بووە بە چونکە سیقیان نیە یعنی ترسیان هەیە لە دەستیان بچێ و سبێنێش تەنکەری تر نێ و نەوت وەرنەگرن. بڕیارە دابەشکردنی نەوت لە سنووری قەزای شارە زوور 3 ڕۆژ بەردەوام بێت و سەرجەم هاوڵاتیان بگرێتەوە. هاوکات بۆ ئەوەی هاوڵاتیانی گوندەکان نێنە ناو سنتەری شارەکان و قەرەباڵغی زیاتر دروست نەبێت. هێزی ئەمنی لە دەواازەی قەزای شارە زوور جێگیر کراوە و وەرگرتنی نەوتیش بەپێی پسوڵەی کارتی زیرەک دەبێت. قایمقامی قەزای شارە زوور دڵنیایی بە هاوڵاتیان دەدات و دەڵێت سەرجەم هاوڵاتیان سوودمەند دەبن و هەموو خێزانێک بڕی 261 لیتر نەوت وەردەگرێت. دوای ئەوەی لەگەڵ بەڕێز مدیری بەرهەمەنەوتەکان قسەم کرد ئەوان بەڵێنیان داوینەتێ و دڵنیاییان ناوینێتێک کە هەموو هاوڵاتیان ئاگادارەکەن و سنووری قەزای شارە زووری خۆشەویست پرۆسەکە بەردەوامە بێ لەم فترەیە هەموو هاوڵاتێک و هەموو ماڵێکی قەزای شارە زوور هەمووی نەوت وەرەگرێت. دابەشکردنی نەوتی سبی بەسەر هاوڵاتیانی قەزای شارە زوور و ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان لە کاتێکدایە بەهۆی تێکچوونی پەیوەندیەکانی نێوان بەغداد و هەولێر ماوەی 2 ساڵە هاوڵاتیانی هەرێم هیچ بڕەنەوتێکیان وەرنەگرتووە. لە ئێستاشدا دوای شکستی ڕیفراندۆم و ئەگەرەکانی دەستپێکردنەوەی گفتوگۆی نێوان هەرێم و بەغداد حەیدەر العەبادی بڕیاریدا نەوتی سپی بۆ سەرجەم پارێزگاکانی هەرێم بنێرێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارە زوور.